کەرکووک چەقی ململانەی دەیان ساڵی نێوان کورد و حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقە. ئێرە شارێکی فرە پێکاتە و ئاینە، کورد و عەرەب و تورکمان و کلد و ئاشووری تایدا دەژین. ڕێژە زۆرەکەی کورد پێکی دەهێنێت کە زیاترە لە نیوە. لێرە نەوتێکی زۆر هەیە، بەڵام کورد هەمیشە ئەوە دەڵێت شەڕی ئەوان لەسەر ئەم شارە نەوت نییە، بەڵکو ناسنامەیە. لە دوای ساڵی 2003 و نەمانی دەسەڵاتی بەعز دەستورێکی تازە بە ڕەزامەندی پێکاتە و لایەنەکان نووسرایەوە. نەخشە ڕێگەی چارەسەرکردنی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی دیکە لە دەستوردا جێگیر کرا کە مادەی 140. بە پێی مادەکە بە 3 قۆناغی ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕیفراندۆم کێشەی کەرکووک چارەسەر دەکرێت. کۆتایی ساڵی 2007 وەکو دواوادە دیاری کرا بۆ جێبەجێکردنی مادەکە، بەڵام لە سەرجەم کابینەکانی حکوومەتی عێراقدا ئەو مادە دەستوریە پشتگوێ خرا و هیچ بڕگەیەکی لێ جێبەجێ نەکرا. سەرەتای دەرکەوتنی هێزێکی چەکداری بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام، داعش. یەکەم شوێنی قایمکردنی جێپەی خۆیان شاری مووسڵ بوو. سوپای عێراق ئەو شارەی بە بێشەڕکردن ڕادەستکردن. دواتر پەلیان بۆ چەند شارێکی دیکەش هاویشت و بەشێک لە خاچی عێراقیان داگیر کرد. لە پەیلانیاندا بوو کەرکووکیش بگرن. سوپای عێراق هەڵات و ڕێگەی بۆ هاتنە ناوەوەی کەرکووک خۆش کرد. لەو کاتەدا هێزی پێشمەرگە سەرجەم ئەو بۆشاییانەی پڕکردەوە و هێڵێکی بەرگری تۆکمەی لە ڕۆژاوای کەرکووک تا سنووری حەمرین دروست کرد. داعش زۆر هەوڵیدا بۆ گرتنی شارەکە، بەڵام سەرجەمیان پوچەڵ کراونەوە. قوربانیەکانی پێشمەرگە تا کۆتایی هاتنی داعش 1808 شەهید و 10263 بریندار بوون. ئەمەش بە پێی ئاماری وەزارەتی پێشمەرگە. کوڕەکەم لە کەرکووک هاڕۆی، فقط کوڕەکەم ڕۆی ئەو لا چۆڵ بوو. ئەو لاژی گشتی هات کوڕەکەم بوو، گشتی ئەسیری هاوڕێ کوڕەکەم بوو. ئەو لا چۆڵ بوو، تۆزێکم بوو، وەک قەوری ئەچوومە سەر شوێنەکەی ئەوە نەما. کەرکووک ئەو هەیلی هات. گیانەوە تۆزە شوێنەوی من. قوربانە بڵێ ئەمش خۆراکەی مەتکەم خالیدا. لە مەتکەم خالیدا وزم لە جاتە قەوراکەی. ئیسەش هەنامە بەس پێشمەرگە بێتەوە. پێشمەرگە بێتەوە بڕمە شوێنەکەی. حکوومەتی عێراق لە بری هاوکاریکردنی پێشمەرگە بودجەی هەرێمی کوردستانی بە کەرکووکیشەوە بڕی. پێشمەرگە لە دۆخێکی خراپدا بوو. بە چەک و پێداویستی سەربازی سنووردارەوە ئەو شەڕەی لە قازانجی جیهان یەکلایی کردەوە و مەترسی ڕێکخراوێکی گەورەی تێرۆریستی دوورخستەوە. سەرڕای پشتگوێخستنی لەلایەن حکوومەتی عێراقەوە کەرکووک لە ماوەی شەڕی داعشدا لە بارودۆخێکی ئەمنی جێگیردا بوو، پەیوەندی پێکاتەکانیش لە ئاستێکی باشدا بوو. کەرکووک تا ڕۆژی 15 ئۆکتۆبەریش
شارێکی ئارام بوو کەرکووک پێشکەوتنیکی باشی بەدەست هێنا بوو پەیوەندی نێوان پێکاتەکان تا حەدێکی باش زۆر باش بوو و لە هیچ کاتێکیشە بەو شێوەیە باش نەبووە ئاوارەیەکی زۆر لە کەرکووک بوو هەموو داڵتە درابوون کە هەمووشان لە نەتەوەی عەرەب بوون. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ڕۆژی 28 مانگی 2017 بڕیاریدا لە پاڵ ئاڵای عێراق ئاڵای کوردستانیش هەڵبگرێت. دەریارێکی زۆر جەریئانە و زۆر گوێرانە و زۆر دڵخۆشکەرانە و ڕۆژێکی مێژوویش بوو و باوەڕ ناکەم هیچ ڕۆژێکمان بەخەتەوە ڕۆژە خۆش بوو بێت کە ئاڵای کوردستانمان لە شاری کەرکووک بە فەرمی بەرزۆ کرد. من ئەو ڕۆژە بە ڕۆژێکی زۆر گەورەدانم لە ژیانی خۆم و فەخر و شانازی پێوەکەم یعنی هەموو ژیان مەگەری چم نەکرد بێ لەو ڕۆژەیە کە بەشێک بوومە لە ئەو بڕیارە گرنگەی کە ئاڵای کوردستان شەکاوە بێ لە شاری کەرکووک کە مافی خۆی بۆ 100 ساڵ پێشەوە ئەو ئاڵایە بەرز بکردێتەوە نەیان هێشتووە. ئێمە بێتە فەخر و شانازی بۆ ئێمە و بۆ میلەتەکەمان و بۆنەوەی دوای خۆشمان بۆ ئەو هەموو کەرکووکیانش کە خەون و خەیاڵیان ئەوە بوو کە جارێک کرد ئەو ئاڵایە بێت دووبارە لەسەر شەکاوە بێت لەسەر دام و دەستگەکان بێتە فەرمی. تا دەها دژایەتی کردنی کار بەدەستانی عێراق بۆ کەرکووک زیاتر دەبوو بە بیانووی شەڕی حەویجە ڕۆژانە هێزی زیاتری لە سنووری کەرکووک کۆ دەکردەوە. ئەو کات پیلانەکە بۆ زۆر کەس ئاشکرا بوو کە ئەو هێزە بۆ حەویجە نییە بەڵکو بۆ کەرکووکە. بە بیانووی بەشیرەوە بەردەوام هێز کۆ دەکراوە لەو مەنتیقەیە. لە نمونە گەورەکەیدا مەوزوعی حەویجە بوو بۆ حەویجە خرایە دواوە. پاشان شەڕێکیشی تێدا نەکرا. دەتوانم بڵێم ڕێککەوتن هەبوو لە بینی بەغدا و داعشدا. حەویجە بەبێ شەڕ گیرە. دواتر هەموو ئەم هێزەی کە بۆ گرتنەوەی حەویجە لەوێ مۆڵ دەدرا و بیانووی ئەو دەدرا ئاماژەکانی لای ئێمە بۆ کەرکووک بوو. لە 6 2017 سەرکردەی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆبوونەوە و بڕیاری ڕیفراندۆم درا. 25 نۆی 2017 دیاری کرا بۆ ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم. ئێمە لەگەڵ ئەوەدا بووین کە هەموو لە شوێنەدا بڕێنراوەکاران بکرێ. ئەو کاتە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بڕیاری ئەوە درا کە من بەشێک بووم لەوێ و لە کۆبوونەوەکەدا بووین. دوای ئەوە لە سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی دیسانەوە تاکیدی لەسەر ئەوە کرا کە ڕەفرەندەم بکرێت و شوێنەدا بڕێنراوەکانیشی تێدا بێ. پاشان ئەنجومەنی ناوەندیش لەگەڵ هەمان ڕێی بوو و یەکێتی نەخشە ڕێگایەکی نووسی بۆ کارکردن لەگەڵ حیزبەکانی تر. پشتیوانی ڕەفرەندەم یەکێک بوو لە خاڵەکان کە تێدا بوو بە شوێنەدا بڕێنراوەکانەوە. دیارە ئێمە ئەنجومەنی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان لە دوا بڕیاری خۆیدا پشتگیری تەواوی ریفراندۆم بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان بە ناوچە دابڕێنراوەکانەوە. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 29 ئابی 2017 کۆبوونەوە بە زۆرینەی دەنگ بڕیاردرا کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیش بەشداری ئەو ریفراندۆمە بکەن. داوا لە ئەنجومەنی بەڕێستان ئەەکەین کەوا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بکات بە ئەنجامدانی پرۆسەی دەردان لە پارێزگای کەرکووک وەکو پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و شوێنە کوردستانیەکانی تری دەرەوەی سنووری هەرێم هەر وەکو ئەنجومەنی ئەو شوێنانە بەم ئەرکا هەڵساون لەگەڵ ڕێژ و سوپاس. زۆر سوپاسمان دەکەین زۆر سوپاس دکتۆر نەجمەدین. ئینشەڵڵا ڕۆژێکی خۆش و تاریکی خۆش بێ بۆ تاریکەکە. خەڵکی کەرکووک بۆ ڕۆژی ڕیفراندۆم ئامادە سازیان کرد. کەرنەڤاڵ و کەمپەینی گەورە ڕێکخران لە چەند لایەکی شەوە نەیارانی هەوڵی پەکخستنی پرۆسەکەیاندا. شەوی 18 لەسەر 19 نۆی 2017 لە کاتی هەڵکردنی ئاڵای کوردستان
گەنجێکی کورد لەلایەن حیزبی قەومی تورکمانیەوە درایە بەردەست ڕێژی گول لەو جانی لەدەستدا. بەمەش یەکەم شەهیدی ڕیفراندۆم دەرا. کاکە شەید ڕایید بەڕاستی هەر ئەوەنەی ئەکرد ئەسوڕایەوە بە ئاڵایەکی کوردستانەوە لە ناو کەرکووکە بۆ ڕیفراندۆم، بەڵام دشمنەکانی ئێمە هیچ کاتێ حەق بە ئێمە ڕەوا نابینن. ئەوەیان پێ ناخۆش بکە ئێمە ئەڵێن ملەتێکین و ئەمانەیە وەکو ئێوە بژێ. یەکەم شەڕ داعش قاسم سەید، ئەمە یەک دووەم شەم ڕیفراندۆم ڕایت لە کەرکووک و پێنا کورد و کوردستانە ڕۆڵە. دوو ناخۆشیم بینی لە ژیانما. یەکەم شەهیدبوونی براکەم بوو، دووەمی کە 16 ئۆکتۆبەر هاتە و شارەمان بەجێ. بەبەڵێ ئەدەین مژدەی ئازادی ئەدەین بە شەیدان، ئەرێن بفەرما بە حەق خۆت گەیت، فەرموو هەڵیدا ئاڵای نیشتمان، بڵێ با بژێ کورد و کوردستان. ئەمڕۆ خۆشترین ڕۆژی ژیانی منە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەمڕۆ لە شاری کوردستانی، لە شاری دڵی کوردستان، لە کەرکووکی خۆشەویستەوە هاتووم وەکو هەموو کوردێک هاتووم بۆ سەر سندوقەکانی دەنگداندن دەنگ دەدەم بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. ئێمە دڵنیا بووین کە خەڵک دێ بۆ دەنگدان، دڵنیا بووین لەوە ئەمنیەتی ژەپارێزرێ و فعلەن بەو شێوەیەش بوو. ڕۆژی ڕەفرەندەم ئەو جۆش و خرۆشەی لە کەرکووکە بوو، لە هیچ شارێکی کوردستانە نەبوو و ئێوە خۆتان لە کەرکووک بوونە ئەزانن ئەو ڕۆژە ئارامترین ڕۆژ بووە لە کەرکووکە لە دوای 2023. نزیکەی لە سەدا 93 خەڵکی کوردستان دەنگیان بۆ بەڵێ بوو. ئەو پیلانەی پێشتر حکوومەتی عێراق بۆ داگیرکردنی کەرکووکی دانابوو نزیک بووەوە. خۆی لە 12 ئۆکتۆبەر هەموو شتەکان بڕابووە و هەموو شوێنەکان تەسلیم کراوە. ناوچەی تازە خورمات و مریەم بەگ و ناوچەی داقووق و تاگەیشتەوە هین ئەوە سەبع نیسان و ئەوە ئەبول محەممەد و هەموو ئەوانە پێشەوە تەسلیم کرابوو، هەمووشی نەمابوو ئەوانە. هاوڵاتیانی کەرکووک بە شێوەیەکی خۆبەخشانە لەسەر شەقامەکان بڵاوەیان کردبوو. خەڵکی کەرکووک نەک ئێستا لە هەموو کاتێکە ئامادە باشی بووە. خەڵکی کەرکووک لە هەموو شەڕەکانە لە حەلەش بدەل شەڕی داعش تا ئێستاکە خەڵکی کەرکووک بەرگەی کردو لەم شارە. هەموو گەنجانی شاری کەرکووک، هەموو گەنجانی کوردستان ئامادەن بە خوێن بە گیان دیفاع لەم نیشتیمانە بکەن. ئەم نیشتیمانە چەندین جار شەهیدمان داوە بۆی بە لە هیچ هێزێک ناترسین. 50 ساڵی مە خوێنە ڕێژی بە ژن و بە پیاومانەوە بەرگری ئەەکەین کەرکووک ناهێلین بۆ کەس بێت. زۆر سوپاسی برا پێشمەرگانەکەین لێرەوە دڵنیایەکەینەوە زۆر ئاگادار بن لەوە زەگا زۆر بێخەم بنکەوە هەتاکم ئەم براخۆشەویستانە ما بن لێرە دڵنیا بن کە هیچ شتێک ڕوو نادە لە برا پێشمەرگانە. برا پێشمەرگەکان خەمیچیان نەبێت، ئێمە پشتیوانیانی
خەڵکی کەرکووک ئەوە ئێوە هەموو لێرن هەر ئەعلام نییە خەڵکی تری لێ کوڕی گەنجی لێ پێشمەرگەی لێ هەموو لێرن ئێمە چیەکەین ئێمە بەرگری لە شارەکەمانەکەین وایەیان نا هەمووان بۆ بەرگری لە شارەکەیان و پشتیوانی پێشمەرگە چەکیان هەڵگرت بوو بەڵام بێئاگا لەوەی سانگەرەکان چۆڵ کراون و ڕێکەوتنی پێشوەخت بۆ ڕادەستکردنەوەی شارەکەیان کراوە وەرزی شاری کەرکووک زۆر ئارامی شتێک لە ئارادانەیە و داواز لە هاوڵاتیانی کەرکووک بکەین کە ئارامی شارەکە بپارێزن و دەستگا ئەمنیەکان کۆنتڕۆلی شاری کەرکووکیان کردیە و بەکاری خۆیان هەساو كافة القطاعات كافة العمليات كافة الوحدات بسم الله وعلى بركة الله بسم الله توكلنا وعلى بركة الله استلمت سعات 2:30 بەرەبەیانی 16 ئۆکتۆبر لە سنووری تازەوە شەڕ دەستی پێکرد ئەو هێزانەی لەو قۆڵەوە شەڕیان کرد ئەوانیش ئاگاداری ڕێکەوتنی پێشوەختەی گروپەکەی سەربەیەکێتی نەبوون دڵنیا بن کە هیچ شتێک ڕووناگە لە براکەشمەگانە براکەشمەکان خەمیچیان نەکرد 50 ساڵی بەخێنە ڕێژی ئێمە پشتیوانیان ئەم نیشتوانە چەندین جار شەهیدمان داوە بۆی بە ژن و بە پیاومانەوە بەرگری ئەەکەین کەرکووک ناهێلین بۆ کەسێک پێشمەرگەنین ڕابکەین دابۆشنە حاڵتان باشرا خیانەتی زۆریان لە کورد کرد بکوژنیان باشڵێت تفتانیەکەن خیانەتی زۆریان لە جوێنتان شەهیدان کرد دابۆش خوشک و برا پلانی بەرگری بۆ هەموو شوێنەکان و بە تایبەتی بوو کەرکووک دانرا بوو چونکە تەواقعی ئەوەمان دەکرد کە پەلامارماندن و ئەگەر ڕفراندۆمیش نەکرابە ئەو پلانە هەر هەبوو دڵنیا بن متەئەکد بن پلانیان هەبوو کە نەهێڵن ئەم وەزعی کوردستان وەکو خۆی بمینی بەڵام ئەوەی کە قەت پێشبینی نەدەکرا بە خەیاڵیشماندا نەدەهات ئەوە بوو کە لە شەویش 15 لەسەر 16 ئەو خیانەتە گەورەیە ئەو خیانەتە نیشتیمانی و نەتەوەییە لە کەرکووک ئەنجام درا و کەرکووک تەسلیم کراوە لە پشتەوە خەنجەری ژەهراوی لە پێشمەرگە و لە هەموو گەلی کوردستان درا ئێمە خۆمان حازر کرد بۆکو هێزی پێشمەرگەی کوردستان قەڵغان بین درع بین بۆ خەڵکی شاری کەرکووکی خۆشویست بە هەموو چین و توێژەکانەوە بەڵام بەڕاستی هێزی پێشمەرگەی کوردستانیان کردە دوو پارچەوە ئەو بە هەمویان بیدینن زۆر عیبە تێگەی بۆ شوێ ئێمە هاتنە بەرگریەکەین مەعلەسە بوانی ڕاکەن دابۆشن لەو حاڵتان باشرا بکوژنیان باشە لێت تفتانیەکەن و جوێنتان پێ بدەن دابۆشن لەو حاڵەتان ئەوەتان پێڵێم بۆ برینداری تەقڵەکانمان پێوە ئەمانی شەڕەکەین ئەگەر ڕاماکرد بە خەڵک تفمانێکە ماکوژن با لێماندن بەداخ پێشمەرگەنین ڕابکەین پیشداکەین ڕابکەین ناچین بەخوا بێ بکوژنین وا ناکەین
ئەوەی ئێمە بیرمان لێ نەکرد بۆ ئەوان ئەو شتانیان جێبەجێ کرد بوو بەڕاستی قەنەعەتشم بۆ نەبوو کە ئەو شتانە ڕووبدا کە ڕوویدا و ئەو ڕۆژێکی ڕەشیشە پێم وایە هیچ کاتێ تاریخ ڕەحم بە هیچ کەسێ بکەوە و ئەم شتانە لەبیر بچێتەوە و قەدیش لە بیرمان ناچێت. گەیشتینە ئەم مەرحەلەیکەوە بە دەستی خۆمان ماڵی خۆمان بستوێنین بۆ خەڵکی بێگانە بەڕاستی خەتەرامە ئەمە شتێکی خراپ بوو بیرمان لێ نەکرد بۆ بیری لێ ناکرین ستەشیانم وەکو خەونێک لە بینرێت وەکو خەوێک دێتە بەرچاوت. چەند ڕۆژێک پێش ئەوە مەسئولی محوەری چوار هاتە سەر تەلەڤیزیۆن باسی ئەوەی کرد کە ئەگەر هێرشمان بکرێتە سەر ئێمە بەرگری ئەەکەین ئێمە واکەین. ئەو دیوارەمان بۆ چی ئەگەر بۆ ڕۆژی ڕەشمان دەبێت ئەو دیوارە دیوارێکە بۆ دیفاعی بەهێزە تۆپ و تاری هیچ دوژمنێک نایبڕێ لە بەروی بەچیمان تۆ کراوە من هیچ هەوڵێکی چارەسەرکردن و حیوارم پێشەک نایە بۆیە ئێمە تەمە ناکەین بێت. معنای وایە هەموو ئیمکانیاتی بەرگری پێشمەرگە هەی بووە بەڵام کە ئەو شەوە جەبهەکانیان بەردا و کەرکووکیان خستە ژێردەستی حەشدی شعبی و دوژمنانی کوردەوە لە پڕێکە پێشمەرگە چەکی نییە پێشمەرگە فیشەکی نییە پێشمەرگە هەر هەمان شخص ئەخر یعنی چی گۆڕا بە دووسێ ڕۆژ داگیرکردنەکە لە ئاکامی ئەودا نەبوو کورد و پێشمەرگەشکان لە ئاکامی ئەودا بوو کە بەشێک لە بەرپرسانی سیاسی و لەشکری گەیشتبوونە ڕێکەوتن لەگەڵ عێراقکە عێراقیەکان بێنەوە کەرکووک. هەر ئەو چەکویە زەمانە بوو تەعاشمان پێڕاونا تەعاشمان پێشکان هیچ پەیوەندی بە چەک و تەقەمەنیوە نەبوو پەیوەندی بە ڕێکەوتنی سیاسیوە هەبوو. من پێم وایە ئەنی مەسەلەیش لە کەرکووک کە شەڕ نەکرامە ئەوە نەبوو کە هێزی پێشمەرگە شەڕی پێ نەکرێت هێزی پێشمەرگە شەڕی پێکرا میتوانی مقاومی باشی بکە و حکوومەت نەیشێتوانی بە ئاسانی بەلای کەمەوە ئەمانتوانی مانگە زیاتر مقاومە بکەین. گروپەکەی نێو یەکێتی کە چاوساقیان بۆ داگیرکردنی کەرکووک کرد بەشێک لە بەرپرسانی حیزبەکەشی تووڕە کرد. کۆسرەد ڕەسوڵعەلی جێگەری سکرتێری گشتی یەکێتی و مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیان لەسەر ڕووداوەکە کرد. شازدەی ئۆکتۆبەر لە هیزری کەرکووچەکاندا بە زیندویی ماوەتەوە هەر کەسێک لێرە بدوێنی چیرۆک و بەسەرهاتی ئەو ڕۆژەی لەبیرە و وەکو تۆمارێکی ڕەش هەڵی گرتووە. یەکەم گوێگرتنمان بۆ زڕەی زنجیری دەبابەکە چۆن کەتممانی کرد لە 16 ئۆکتۆبەرەوە کە گوێمان لێبوو کە هاتنە ژوورەوە چۆن کەتم بووین و بێدەنگ بووین و تووشی سەدمەیەک ناخۆش بووینە تا ئەمڕۆمان پێوە ماوە. ڕاست نییە هیچ کەرکووکێکەوەی لەبیرچێتەوە ئەوەی کە لە ناو شار بوو ئەوەی کە لە دەروی شار بوو زۆر معاناتی بینی لەوەی کە بە بەردەوام دڵی لایە و خەڵکە بوو بەڵام ئێمە لە ناو شار بووین بینیمان کە چۆن ئەو هەموو پیرۆزی کوردیان خستە ژێر پێوە و لە ئاڵا و لە بارەگاکان و لە وێنەی شەهیدەکان و لە سوکایەتی پێکردنیان لە یەکەم خولەکەوە. کورد هیچ وجودێکی ناما لەم شارە ئیستەشی پێوە بێ هیچی بەدەست نییە. ئەوەی ئەلێ من کوردم با عەلەمێ کوردستان لەبان مەقەڕەکەی دانا با عەلەمێ کوردستان دانا هەمووی ئاڵای عێراقی پێ پێشتر هەموو شتێ با بڕۆنەوە ئاڵای عێراقی لە دەست ئەو پێشمەرگە بکەنەوە ئەوە کە هەموو عالەم لە دێتەوە ناو شار کەرکووک ئەوە بینێ زایتیان بەدەستەوە نەماوە لێمە گشتمان عێراقین. تەمەنایەوەکەن پێشمەرگە بێتە وەک جاران حقوقانە و کەرکووک بەبێ ترس و بەبێ خۆ بێن و بڕۆی. ئەمە لە 16 ئۆکتۆبەر شەهید کرام دوو مناڵم خۆم لە دەوام بووم بەڕاستی خۆم پۆلیسم لە مستەشفەی جومهوری داوام ماکرد بریندار هات هاوکاریان ما کرد لەو عانە سەهارەیەوە پڵێ مارۆنی بوو ڕەش بوو هات چوومە پێشی وەستام وتم با یارمەتی بدەن بریندارە قاپیم کردۆسەکەم خێزانەکەمە جانی هەمووی خوێنە
وتم چیە وتی وەڵا لێ دراین محەممەد و ئەڤین ناو سارەکە لێدرابوو. ژیانمە زۆر ناخۆشە لە ماڵێک دوو مناڵت بکوژرێ چییە پێ و ماڵە قوربانی بوونە قوربانی ئەم شارە ئەو دوو مناڵە. وەڵا مازی ئەم خەڵکە زۆر لەم شارە زۆر هین بوون ئەم خەڵکە خاستەن کورد لەم شارە ژیانی نییە بەس چی بڵین. حکوومەتی عێراق پێش ئەنجامدانی ڕیفراندۆم پیلانی داگیرکردنی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دیکەی هەبوو بۆ ئەمەش بەڵگەی ڕوون و ئاشکرا هەن و ئەو بۆ چوونانەش بە درۆ دەخاتەوە کە داگیرکردنی ئەو ناوچانە پەیوەندی بە ڕیفراندۆمەوە هەبێت. ئەو کەسانی کە ڕەفرەندەم ئەکەن بە بیانووی ئەوەی کەوا ئەگەر ڕەفرەندەم نەبوایە ئەم شتانە نەبوو ئەوە دوورە لە ڕاستیەوە و بەو قسانش خەڵکیان پێ ناخەڵەتێن. حکوومەت هەمیشە ویستوێتی بێت دەسەڵاتی بەسەر کەرکووکە هەبێ ئەو دەسەڵاتە ئێستا هەیەی هەموو کاتێک ویستوێتی لە کەرکووکە هەیبێ و پێش ئەوەی باسی ڕەفرەندەمیش بکرێت. زۆر کەس وار لێتەناڵێن سەبەبەکە ڕفراندۆ ئەسڵ و ئەساسی نەبوو گەلێک پێش ڕفراندۆ پێشتا باسی ڕفراندۆمیش نەکردرابوو ئەوە لە مێشکیان بوو. دوایی داگیرکردنی کەرکووک ڕاستیەکان زیاتر بۆ خەڵک دەرکەوتن. ئەوانەی تۆمەتبار کران بەڕێکەوتنیان لەگەڵ حکوومەتی عێراق بە لێدوانی جیاواز بانگەشەی ئارامی شار و کشانەوەی حەشدی شعبیان دەکرد لە کەرکووک. وەڵی ناو شاری کەرکووک ئارامە وەگەر خەڵکی کەرکووک داوایان لەکەین کە ئارامی بپارێزن وە هێزێک هاتووە داخیل بووە کە داخلی ئەم منتخانە بووە دەبێ هەوڵ بدەین بە تەنسیق و هەمانجی بۆی بتوانین شارەکەمان یان خەڵکەکەمان بپارێزین. کاکە ئێمە بۆ چین؟ ئێمە عێراقینین؟ من افتخار دەکەم خە عێراقین. خۆ من تا ئێستا هەر عێراقین کاکە خۆ کارەکە هەمووی دەوڵەتەکان دەیان کرد. ئێمە چیمان نەکرد؟ تیارەکانە هاتن داعشەکانیان تەخت دەکرد دەیان سوتاندن ئێمەش دەڕۆشین بە سێلفی ئەمان و دەوەوامان کرد. لەمە دووە چەقی گفتوگۆ لە نێوان بەغدا و هەولێرە بێیان سلێمانی چەقیشی سنجینەی تر لەمە دووە. من نازانم ئەویان چونکە نازانم حکوومەتی هەرێم ئەمێنێ نامێنێ چیەکەن چی ناکەن بەڵام ئیترە و کاتە بێ هەرسێکیان سلێمانی و دووهۆک و هەولێر بێتەوە گفتوگۆ بکەن لەگەڵ. بەشێک لە سەرکردە عێراقیەکان دەستخۆشییان لە هێزەکانی یەکێتی کرد و باشکرا باسی ئەوەیان کرد ئەگەر ئەوان هاوکار نەبوونایە نەدەتوانرا کەرکووک داگیر بکرێت. أنا أسجل الاحترام والإعجاب بالقرارات والمواقف التي اتخذها الاتحاد الوطني قيادة الاتحاد الوطني الذين جنبوا الشعب الكردي والشعب العراقي مواجهات وقتال ودماء حينما اتخذوا قرارا شجاعا برفض الاستفتاء وبتسليم المناطق إلى السلطة الاتحادية. الشجعان البيشمركة الشجعان الذين رفضوا مواجهة إخوانهم في الأجهزة الأمنية. نشكر يعني ابن الأخ جلال طلباني، نشكر الحزب مام جلال طلباني على تعاونهم، نشكر جميع الأكراد الإخوان اللي عاونونا. ئەگەر هێزەکانی پێشمەرگە لە مەحوەری ڕۆژاوای کەرکووک کە ئێمەش بەشێک بووین لەو هێزانە بەرەو ناو کەرکووک بچووباین شەڕ دەستی پێدەکرد، شەڕی ناوخۆی دەستی پێدەکرد. بارودۆخەکەی ئەو دەم وەک ئێستا نەبوو، ئەو دەم بارودۆخێکی حەساس و هەڵچوو بوو، ئەنی لە خاڵێکی وەرسوڕانی سەربازی بوو. ئەوڵ چوونە لای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک کە کۆسرەت لەوێ نەبوو، خۆی
فەرمووی وتی ئێمە لە شەڕین بەس خیانەتم لێکراوە لە پشتۆ لێمانەدا ئەو قسەی بەڕێزیان بوو. پاشان چوونە مەحوەری چوار کاک شێخ جەعفەر و وەستا ڕەسوول لەوێ بوو. ئێمە هەمومان پێکەوە بووین بە هێزەکەوە دیتمان لەوێنە من ڕوون کردە کاک شێخ جەعفەر وتم ئەو چۆن ئەوە بێتن چۆن لە مەکتەب خالیت دەستور درراوە سەحب بن لە وەستا ڕەسوول بپرسە ینی خۆی هیچ وەڵامێکی نەبوو ئەو وای فەرموو. پاش لەگەڵ وەستا ڕەسوولمان پرسی چۆن ئەمە وتی عێراق 1000 تانکی هێناوە و ئێمە تااقەتمان نییە شەڕی 1000 دەباومان پێنا. ئەو دیوارێکە بۆ دیفاعی بەهێزە تۆپ و تاری هیچ دوژمنێک نایبڕێ لە بەروی بەچیمان تۆ کراوە بۆیە ئێمە تەمە ناکەین بێن. ئێمەش بە توندی قسەمان کرد وتی کاکە هیچ عاجزمە بن با من بە کوردی بە ڕوونی بە ئێوەی بەڕێز بڵێم ئێمە لەگەڵ حاجی ئەقبال و قاسم سلێمانیە و لەگەڵ حەشتی شعبی و سوپای پازدار و لەگەڵ ئەمریکا ڕێککەوتون وتم ئەمریکا وتی بڵێ لەگەڵ ئەمریکاش ڕێککەوتینە تی ئەمانە دێن ئەم مەقەڕیمە اتفاقەکەمانە وایە ئەوان دێن لەم مەقەر لە محوەری چوارە بن ئێمەش لێرا بین حەشد و هێزەکانی تریش کە دێن لێرە بن ئەمریکەکانش وتمەی ئەوان ئەوان شەمێنن وتی کەرکووکیش تەسلیمی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن کوورە ڕاست ناکەنەوەنە درۆکەن ئەمە ئەتان خەڵەتێنە وتی نایەمە ناخەڵەتێنن و ڕاستشەکە وتی فرقەی مدەڕایی نۆش بە سەیتەرەی کەرکووک سلێمانی بە حەولێکەوە بەڕێ کردیەوە دێن بۆ هەولێر. ئەو هێزانەی کەرکووکیان داگیر کرد پیلانی داگیرکردنی هەموو کوردستان و سڕینەوەی قەوارەی هەرێمی کوردستانیان هەبوو. ڕووە و هەولێر هاتن و لە پردێ هێزەکانیان کۆکردەوە. تەسەوری ئەوان ئەوە بوو چۆن لە کەرکووکەوە هاتن ڕۆیشتن دووبزیان داگیر کرد مەخموریان داگیر کرد ڕۆیشتن شوێنەکانیان داگیر کرد. ئەم جارەش زۆر بە ئاسانی دێن پردێ داگیر دەکەن دوای پردێ وەڕێ دەکەون دەڕۆن بۆ هەولێر و وەکو پلانیان دانابوو سەعاتی 11 لە هەولێر بن نوێژی جومعە لە هەولێر بکەن شەممە و یەکشەممەش غەرب ڕۆژاوا پشووە ڕۆژی دووشەمبەکە بەرپرسانی ڕۆژاوایی هاتنە دەفتەری ئۆفیسی ئیشەکانیان وەزارەت خارجەکان وەزیرەکان ئاوا بکەن واقعێکی سەربازی و سیاسی تازە لە هەولێر و لە هەرێمی کوردستان هەیە بۆیە تەعامل لەگەڵ واقعی تازە بکەن. دوای ئەو ئەمانزانی کە هەرێمەکەوێتە خەتەرەوە لە ئاخر سەنگێری پێشمەرگەکە ئێستا لەیەتی لەو مزگەوتێکی بچووک هەیە لەوێ کرمە مەقەڕی میحوار من خۆم لەوێ بووم کاک لیوا سالار و کاک حوسێن یازدانیش لەگەڵم بوون. دەمێ سعات هەشتی سپێدێ هاتین بوو ماوەی 5 دقاوەی قووەتێک و کاک لیوا حەمەڕێ کرد سەرپەرشتیەوەی دیکرد مشاغلەك ديال دجمني كر وسحبون دجمني وصل هزر كركو ريك دبوي وبكريبت يعني بلازكا زور وبقوتك مازن هاتن او فرمانداني لوي لو بريار دا بجدار بون بريار من دابو بمرينو نبينين هولير داجي خۆی بەیانەکەی ساعت 8 دقە شەڕەکە دەست پێکرد. ئابرام نوزیەکیان لەگەڵ هەندێک ئالیەتی تر لە ڕێگەی دووبزەوە هاتن کە پێویستیان بە جسرەکە نەبوو. یەکەم مەدفەعێکی لێدا مدەڕەعەیەکی هێزی زێرەبانی ئاگری گرت و ئەمەلیوای ئەو هێزەکە خۆی لەوێ بوو زۆر مەردانە و سەربەرزانە من افتخاری پێکەم هەموو شوێنێک شێدە
ئەس وەکو بەرپرسی هێزی زێرەوانی مەجبور بووم ینی سەرقاتەی هەمیە بگەڕم وی لایە دوو شیڤێک ناوبەینە هەردوو هێزت مەدا بوو ئەژ وی لایی چوومە ویلایی چوم من سەحکری ئاگرێ مەدەڕایبە و شەهیدێک مەدای من گوتی مەگزەمینێکی بنە لای دیتم کەس جگەل نەچیتن ئێکسەر مە هەمەڕێکاتی بەرەجێوێ من گوتە برادرە شەڕی خۆ بکەن معنەویاتێتمەت بلندن دژمنی شکستی بەری خۆ بدەنە هەمەڕێتوە ئالیاتێتوە ئاگرێت پێوەل پێشچاوێتمە تاریخی مرۆڤ بژیت ئەv قەهرەمان ئەوێت مدەڕعیدا شەهید بووی سترانە شبان پەروەریە کینە ئەم دانا سەر و شەرت بەروێ ڕات کرد بە هەزاران ئالیاتی شەڕەوە و ئاورێکی توندیشمان لەسەر بوو و ئەوان هێرشەکەیان دەست پێ کرد و یەکەم زیانەکان بە شەهید و بریندارەوە بە تێکشکاندنی ئالیاتی شەڕەوە لە ئێمە کەوت. ئێمە پێشتر هەر چوارمان سیان لەگەڵم بوون قائیدی بەشێک لە قوواتەکان بوون هی زێرەبانی هی کاک حوسێن یەزدان هی کاک حازی ڕێگر و لیواکانی تریش وعدمان بەیەکدا شەو پێش شەڕەکە یان لێرە سەرکەوین یەک کۆتایی ژیانمان لە باباوە یا ئەبرام 300 متران نزیکی ساترێ مە زێرەبانی بوو مەترسیا وێ ئەبرامزێ یا هەدەف gelek دقیق بێت بەش خۆشبەختانە پێشمەرگەشیان سعات 11:05 وێ دەبابێ بسۆژیت و سوتنا وێ دەبابێ بورەیەکا دیتر بوو پێشمەرگەی چونکو gelek نێزیکی مە بوو و ئاگرێوێل پێشچاوێت مە پێشچاوێت هەمی پێشمەرگەی دیار بوو وەختی ئاگرێوێ و دیکێلاوێ بلند بوو یعنی معنەویات دانە پێشمەرگەی کو ئەمێ دەبابێت وات سۆژین و ئەمێ هەمەڕێت وات سۆژین و ئەمێ باجرێت وات سۆژین یعنی سەرکەفتن یا نێزیکە و ئەم دێ بێ هێرشا دژمنیشکێن ڕادەستکردنی کەرکووک لەلایەن گروپێکی سربەیەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بنەمای کۆمەڵێک بەڵێن بوو یەکێک لەوانە ئیدارەدان و ڕادەستکردنەوەی شارەکە بە یەکێتی بەڵام نەک ئەوە نەکرا بەڵکو بە زیان بۆ گروپەکەی سەر بەو حیزبەش تەواو بوو. ئەمڕۆ ئەوانەی کە ئەوەیان کردووە ئەگەر گەورەترین بەرپرسیان بە 2 ئۆتۆمبیل زیاتر بچێتە ناو کەرکووک ڕایەنەگرن لە خاڵی پشکنینەکان ئەوانەی کە شەریک بوون لەگەڵیانە لە 16 ئۆکتۆبەر ئەمڕۆ نۆکەرایەتیان بۆ ئەکەن و خزمەتیان ئەکەن و تەنانەت شەریکیشن لەو کارە خراپانەی کە ئەوانەیەکەن. جگە لە تعریب بە شیعەکردنی شارەکەش لە پەرەسەندندایە خزمەت گوزاریە سەرەتاییەکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نەماون شار ئێستا زبڵدانێکی گەورەیە. ئەوەی لە کەرکووک کراوە لە هیچ پارێزگایەک نەکراوە تەنانەت ئەو هێزانەی کە هاتوونەتە کەرکووکیش بە هێزی دزەتەرەوەی عێراقیشەوە سەریان سوورماوە کە ئەم شارە جادەی جوانی تایە شارە باخی تایە شارە ئارەمی تیا بووە پێشتر ئەمانە هەمووی دیار بوو ئێستا ئەوانە هیچی نەماوە ئەمڕۆ خەڵکە ڕفێنرێ تعریب بکرێ دێهات کە دوای 2023 خەڵک گەڕاونەتەوە سەر ماڵی خۆیان ئەڵێن ئەبێ دەرچن تەبلیغ کراون کە دێکانیان ئەڕوخێنن کەرکووک ئەو کەرکووکە نییە کە تا 15 ئۆکتۆبەر هەبوو و هۆیەکەشی ئەو خیانەتکارانەیە کە دایان بەدەستەوە.
جاران ئێمە ئیدارەمان هاوبەش بوو ینی ئەو قسانی کاکرێت لەوە کارەکانی ڕاگەاندن کە گلەی لە کوردەکەن هیچی ڕاست نییە چونکە کوردە تا ئێستا 15% نییە نسبەی دامەزاندنی لە دامەدەستگاکانی کەرکووک بەڵام نەتەوەی عەرەب یەکەمە نەتەوەی تورکمان دووەمە بەڵام ئەوەیە کورد بێتفاق و نازانێت تعبیر لە حاڵی خۆیکە ئیدارەی مشتەرەک پێش 16 ئۆکتۆبەر بوو دوای 16 ئۆکتۆبەر 30 مدیری کوردیان دەرکردووە ئەتا کۆمیستاکە ئەمەکەی ئیداری هاوبەشە خەڵک چەوسانەوە هەر بەگرتن و کوشتن نییە خەڵک چەوسانەوە بەوەشە کە ئاوی زەهراوی بدەیتێ ئاوی پیسی بدەیتێ خواردنی نەبێ کارەبای نەبێ خەستەخانەی نەبێ خەڵک بەوەش ئەبێت ئەمانە هەمووی لە کەرکووکە ئەمڕۆ هەیە. جگەل لە کەرکووک قوربانیەکانی 16 ئۆکتۆبەر چەند شوێنێکی دیکەش بوون. خورماتوو شارێکی وێران کرا و لەم ڕۆژەدا جگەل لە تاڵان کردن و سووتاندن و تەقاندنەوەی ماڵەکان خەڵکی ئێرە جێنۆسایدیش کران. کاکە من لە 16 ئۆکتۆبەرەوە لە دوو دەرچوومە ئەوە نزیکەی 11 مانگە زیاتر ئێمە لە 16 ئۆکتۆبەر نەکە لە 16 ئۆکتۆبەر لە 13 و 14 ئۆکتۆبەرەوە ئیتر ئامادەسازی کرا بۆ ئەوەی سەنگەرەکانیان تەسلیم حەشدی شەعبی کرد و فرۆشتمانیان بە کوردیەکەی من خەم ئەوە ناخۆم ماڵمان سوتیا و تەقێنراوە خەم ئەوە خۆم وەرە لە وڵاتێکە بژی سەرۆکۆمارەکەی کورد بێ و توێش ئاوارە بی ئەمە ژیانت بێ من باس 16 ئۆکتۆبەر ناکەم باش 13 و 14 ئۆکتۆبەرەکەم 13 و 14 ئۆکتۆبەر ڕەبایەکانی زەرگە گشتی تەسلیم حەشدی شەعبی کریا ئەلبوونەجم و تاوەق و تا ئەگاتە کەرکووک ڕەبایە نەمات هات ناو شارەکان و ما لەسەر 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی کە شەڕ دەستی پێ کرد ئێمە تاکو بەرەبەیانی شەرمان کرد تا سعات 5:30 بوو شەرمان کرد کاتێ دابەزی بە خوارەوەچەکەم کەس نەماوە بەس ئێمەین ماینە لە خورماتوویە حەشدی شەعبیش کە هاتنە ناو شارەکەەوە هەر لەگەڵ ئەوە شەهیدی ئەوانەی وا شارەکەیان پیان فرۆشت بوو بەستیانە دوای سیارەوە ڕایە نەکێشە مە کوڕێکی پورزام شەهید هارون لە ناو مەڵبەندا شەهید بوو ڕووفاتی پیرۆزی شەهید هارونیان بەستە دوای سیارەوە ڕایان کێشا و سوکایەتیان بە تەرمی پیرۆزی شەهید هارون کرد خانۆکەی من دوای 16 ئۆکتۆبەر بە دوو ڕۆژ دوای 16 ئۆکتۆبەر سووتێنرا تاڵان کرا بوو دوای تاڵانکردنەکە سووتێنرا دوای 10 ڕۆژ زیاتر 10 ڕۆژ 15 ڕۆژی پێچ و تەقێنرایەوە ئەویش وێنەکەیەتی کە تەقێنراوەتەوە وڵاتانی جیهان چی بکەن من بگرن بێژن تو بۆ خورمات و تەسلیم کرد
یاخ من خۆم خوڵماتم داوەتە دەستوە خۆم کەرکووکم داوەتە دەستوە وڵاتان جیهان چی بکەن لێر منە هەر بڕۆ زۆر بدەمی بکەوە خۆتان داتان شەرتان با 4 ڕۆژ شەرتان بکراوە بزانە هاتنە جواب لە سەردانیان ئێستا من لێرە بۆ خوڕماتی بە 20 دەقاتمە ناو خوڕماتی ئێستا شەو نەبایە پێتم نیشانەدا جەوەڵەکەی خوڕمات ماڵم لەودی ئەو جەوەڵۆیە ئاماری ڕووداوەکانی ساڵی ڕابردووی کەرکووک و خۆرماتوو کە لەلایەن بەڕێوەبەرایەتی یاسایشی کەرکووکەوە تۆمار کراون 29 شەهیدی پێشمەرگە و شەهیدێکی ئاسایش 137 هاوڵاتی سڤیل شەهید بوون دەستگیرکردنی 5 پێشمەرگە لەلایەن هێزەکانی عێراقەوە 128 ئۆتۆمبیل دزراون زیاتر لە 3000 ماڵ تاڵان کراون سووتاندن و تاڵانکردنی 5 دەستگای ڕاگەیاندن ڕفاندنی 27 هاوڵاتی تەقاندنەوە و سووتاندنی زیاتر لە 200 ماڵی هاوڵاتیانی کورد تەقینەوەی 15 ئۆتۆمبیل و مۆتۆرسکیلی بۆمب ڕێژکراو تەقینەوەی 135 بۆمبی چێنراو ئەو هێزانەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاتنە کەرکووک کەوتنە وێزەی هاوڵاتیانی کورد و بەڕوحی دوژمن کارانە مامەڵەیان لەگەڵ هاوڵاتیانی کورد کرد لە پێش چاوی خەڵک سوکایەتیان بە ئاڵای کوردستان کرد پیرۆزیەکانی کوردیان خستە ژێر پێیان ئێمە تەنشت ئاڵای عێراق و ئاڵای کوردستانمان بەرزەوە کرد بەڵام بەداخەوە ئەوان ئەو ئاڵایان کە دەژێر پیانەکەەوە لەژێر سایە و ئاڵایەوە هەموو معارەزەی عێراقی لە هەولێر کۆ بوونەوە بۆ ڕووخاندنی سەدام حوسێن لە بەریتانیا و لە لەندەن کە معارەزە بوون لە ژێر ئاڵای کوردستان بوو کە کۆ بوونەوە کوردستان داڵدەیانیدا لە هەرێمی کوردستان بووی بتوانین ئەو ڕژێمی کە سەدان وەزاران شیعی و کورد و شیعە و سونە شیعیدامە کرد بەڵام بەداخەوان نمەکیان نەبوو بەرامبەر بەو ئاڵایە خەڵکی کوردستانیان بریندار کرد هەر چوار پارچەی کوردستان ئاڵای ملەتێکە بەرزیە و شکۆیە بە هەموو ملەتەکان ئەوان بەو جۆرە ئێستێزایان پێکرد ئەوانە ئەبێ بەرەو سزای خۆیان بگەنەوە هەر بارودۆخ ئەگەر دەستوری بێتەوە ئەبێ هەر هەمویان بدێتە محکەمەوە بەرامبەر ئەو جەریمە گەورەی کە کردیانە لەوانەیە تۆ یەکێ بکوژی جەریمەی شخصێک کرد لەسەر بێ بەڵام ئاڵا جەریمەی 50 ملیۆن کەسە کە لە چوار پارچەی کوردستان دڵیان پێخۆش بووە لەوش ئامانجەکەیان گەشتوتە نەتیجە من بەڕێی من هەمووی ناخۆش بوو بەڵام ئەوەی کەوە کاریگەرە و بەرچاو خەڵک بینی داگرتنی ئاڵای کوردستانە کە لە دوایە محکەمەی عێراقیش ئەڵێ یعنی دژی ئەو ئاڵایە هیچ شتێک نییە لە قانونە تۆ ئەتوانی ئاڵا هەڵگریت بە تایبەتی لە دایرە مەحەللەکانە قەی ناکە مەسەلەن مخابەراتی عێراق ئەوە دایرەیەکی فیدراڵە تەنها ئاڵای خۆیە بێ بەڵام مەکتەبەکانە نەخۆشخانەکانە شوێنەکانی ترە ئەمە هەمووی تۆ ئەتوانی ئاڵای تیاڵکی جارێەوە ناسەمە حیزب بە کوردستانیانی کەرکووک بۆ ئاڵا بەرز ناکەنەوە چونکە لە محکەمی اتحادیە ئەمە قەزیەمان بردەوە دوای ئسکاڵیان دژی ئەو بەرایە تۆمار کرد ئێمە برمانەوە لە حکوومەتی لە محکەمەی اتحادی و ئاڵاکە زۆر دەستوری زۆر یاسایش بوو جا نازەمە و حیزب بە کوردستانی بۆ بێدەنگن ئاڵای ئەنوا عشکال سەوز و سون و شین و زرد و هەموو نەوەیەک ئاڵا لێ بەرزەکرێتەوە کە هیچ بایەکی نییە بە نسبەتی دەوڵەتی عێراقی بە نسبەتی دەستوری عێراقی چونکە دەستوری عێراقی دوو ئاڵای بەس ئاڵای عێراق و ئاڵای کوردستانەیە ئەگەرچی کورد هێز و دەسەڵاتی لێ وەرگیرایەوە بەڵام وەکو کاردانەوە بەرامبەر زەبر و زەنجی ئەو هێزە نامۆیی کە لە کەرکووکن بێدەنگ نەبوون. کە منەوە ئاڵایان داگرت ئەو ئاڵایەکی داگیرکەر بوو بۆیە ئاڵایان داگرت ئەوان کە سوکایەتیان بە ئاڵای کوردستان و بە ڕەمزی کورد و بە وێنەی پێشمەرەکانمان بە وێنەی شەیدەکانمان کرد منش لە بەرامبەرەوە خۆم پێڕانەگیرە چونکی ئەو ئاڵایە هاتۆ شارەکەمی داگیر کردووە من نەرگیس ئەو ئاڵای بە ئاڵای خۆمی نازانم تەنها ئاڵایەک بە ئاڵای خۆی بزانم ئەوش ئاڵای کوردستانە. ئامادە نیم سوکاتی بەیس ئاڵایەکی بکەم لەبەری هەموو ئاڵایەک
هێمایەکی وڵاتێکە و هێمای خۆی هەیە من ڕێز لە هەموو ئاڵایەکە گرم بەڵام ڕێز لە ئاڵای ناگرم کە بێ شارەکەم داگیرکە بۆیە من بە ئاڵایەکی داگیرکەرم زانی بۆیە ئەو ئاڵایام داگرت دەسا من ڕێز لە هەموو ئاڵایەک و لە هەموو ڕەمزی وڵاتێکە گرم بەڵام ئەو ئاڵای ئاڵایەکی داگیرکەر و کاتب شارەکەم داگیرکەر خەڵکی ئێرە ساڵێکیان لەژێر حکمی سەربازی و داگیرکاریدا بەڕێ کرد نازانرێت چەندی دیکەش دەخایەنێت بەڵام ئەوەی لە هزری هەموو تاکێکی کوردایە لەسەر ئەم شارش چەسپاوە دەست لێرە هەڵناگرن و دەیان ساڵی دیکەش داگیر بکرێت کوردستانی بوونی خۆی لە دەست نادات. تەنە ئاواتێک کە هەم بێ لە ژیان تەنە ئارەزوویەک و ئاواتێکین ڕۆژ لە ڕۆژان بگەڕێمە شارەکەم ڕۆژ لە ڕۆژان چاوم بە کەرکوو پێێتەوە کە بەدەستی خۆم یەکەم کەزم کە ئاڵای کوردستان لە کەرکوو بەرزکەمەوە